music is joy. It's joyful. موسیقا خودی شادی و خۆشیە و دڵخۆشکەرە و ئەم هەستەم لە بەردەم هەر ئۆرکسترایەک لە بەردەمی داوەستاوم هەبووە. جاچە ئۆرکسترای خۆم بوو بێ یان خۆد ئۆرکسترای دیکە و دەمەوێ هەمومان بتوانین ئەو خۆشیەی کە بۆ یەکەم جار هەستمان پێکردووە وەک خوێندکارێکی گەنج کە تازە دەستی بە ئیشەکەی کردووە زیندوی بکەینەوە. I started out as a pianist at the لە تەمەنی 4 ساڵیدا وەک پیانۆژەن دەستم پێ کردووە. من لە تەمەنێکی زۆر بچووکدا پیانۆم خوێندووە. من هەمیشە حەزم لە موسیقا بووە و بەڕاستی بەختەوەر بووم کە هەندێک هاوڕێی خێزانیمان هەبوو کە منیان بر بۆ یەکەم کۆنسێرتی ئۆرکسترا. هەرگیز لە یادی ناکەم لە ویلایەتی مینۆسۆتا بوو ئەو کاتە ئێمە لەوێ دەژیاین. I think that leadership is پێم وایە ڕێبەربوونی ئۆرکسترا خزمەتکردنی ئەوانی ترە و بۆ یەکاری من وەک ڕێبەرێکی ئۆرکسترا ئەوەیە مۆسیقاکە لە ڕێگەی منەوە لەگەڵ ژەنیارەکاندا هاوبەش بکەم و فەزایەک دروست بکەم کە ڕێگەیان پێ بدا مۆسیقاکەش لە ڕێگەی ئەوانەوە بێت. This is my first time with the National Symphony here at the Kennedy. ئەمە یەکەم جارە لەگەڵ سەمفۆنیای نیشتمانی لێرە لە سنتەری کەنەدی کار دەکەم. ئەوان بە شێوەیەکی ناباوەڕ بەخشەندە بوون و بەڕاستی کارکردن لەگەڵیاندا نایابە. زۆر جار کاتێک بەرنامەیەکی وەگەمان ئەنجام دەدەیت جگە لە دروستکردنی مۆسیقا کارەکە تەکنیکی زۆریشی پێویستە و لەسەر شانۆ ئەکتەر هەیە و وێنە و ڤیدیۆش پێویستە. ئەمانەش سەبر و هەوڵێکی زۆری دەوێت و من زۆر سپاسگوزاریانم. We don't own Beethoven. We don't ئەگەر own موسیقات حەز لێیە و دەتەوێت تەنها گۆرانی بڵێیت یان چەپڵە لێدەیت و بە هەر شێوەیەک بتەوێ خۆت دەرببڕیت مەرج نییە کەمانچە ژەنێکی ئازبەرزی جیهانی بیت یان کەسێک بیت 20 ساڵ پیانۆی خوێندبێت. ئێمە خاوەنی بێتهۆڤن نیین، ئێمە خاوەنی شۆبێرد نیین، ئێمە خاوەنی مۆنتگۆمێری نیین. ئەمە شتێکە هی هەمومانە. بۆ فایزە ئەڵمەسری، بەفراوی نووری، دەنگی ئەمریکا.